ڕقبوونی جونگەی شان پێشی دەوترێت وشکبوونەوەی جونگەی شان بریتە لە نەمانی جۆڵەی جونگەی شان یاخۆت دروستبوونی ئازاری تند لە کاتی جۆڵەکەدا بە بۆنی ڕقبوون و ئەستوربوون و وشکبوونەوەی جونگەکە دروست دەبێت یاخۆت کەمبوونەوەی شلەی ناو جونگەکە. لێستادا هۆکارەکە بە تاواتی نەزانراوە، بەڵام هەندێک هۆکار دەبنە هۆی دروستبوون لەوانە نەخۆشی شەکرا، نەخۆشی درێژخایەنەکانی وەکو غودا، نەخۆشیەکانی دڵ یاخۆت پارکنسن. سەرەتا نەخۆشەکە بە ئازارێکی تون دەست پێ دەکات، پاشان نەخۆش توانای جوڵان نیشانەکەی کەم دەکات، بە تایبەتی سوڕان نیشان بۆ دیویناوە تاوای لێ دێت نەخۆش ناتوانێت بە هیچ شێوەیەک جانەکەی بجوڵێنێت یاخۆت کاری پێ بکات. ئەم نەخۆشە زیاتر لە تەمەنی 40 بۆ 60 ساڵیدا ڕوودەدات و بە تایبەت لە ئافرەتاندا. چارەسەرەکەی بریتە لە بەکارهێنانی دەرمانی تایبەت، هەروەها کردنی وەرزشی تایبەت بە نەخۆشیەکە و لێدانی دەرزی لەلایەن پزیشکی تایبەتەوە بۆ ناو جونگەکە و لە هەندێک حاڵدا تەخاندنی جونگەکە لە ژێر نەشتەرگەریدا و یاخۆت بەکارهێنانی ناوبین یاخود ناوجونگەبین بۆ پاکردنەوەی کەپسولی جونگەکە و بەردانی ئەو ڕقبوونەی کە تێدا دروست بووە. لە ئێستادا چەند وەرزشێک دەخینە ڕوو کە بەسوود دەبێت بۆ کەمبوونەوەی ئازار و دووبارە دروستبوونەوەی جوڵە نەشانەکەدا. بە پێوەنجام دەدەین بە جۆرێک کە شان و ملمان بەڕێکی دەوەستێنین، دارێک یاخود تیرۆکێک دەگرین بەدەستەوە، دارەکە بە هێواشی بۆ سەرەوە بەرز دەکەینەوە بە هەردوو دەستمان بە جۆرێک کە تەنها شانمان جوڵەی تێدا بێت. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکەینەوە. ئەم وەرزشەش بە هەمان شێوە بە پێوە ئەنجام دەدرێت، شان و ملمان ڕێک دەکەین، دارەکە لە دواوە دەگرین، دارەکە بۆ دواوە بەرز دەکەینەوە بە جۆرێک تەنها جوڵە لە شانماندا بێت. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا دەستە نەخۆشەکە بخۆمانەوە دەوەستێنین، ئانیشکمان بۆ 90 دەرەجە دەچەمێنینەوە، پاشان بە دەستەکەی تێر پاڵ بە دارەکە دەنین بۆ ئەوەی دەستە نەخۆشەکەمان بۆ دەرەوە بسوڕێنێت. بەم شێوازە بە هێواشی دەگەڕینەوە و دەجار دووباری دەکەینەوە. لەم وەرزشەدا دەستە نەخۆشەکەمان بۆ دواوە دەچەمێنینەوە، دارەکە دەگرین و بە دەستە ساقەکەمان بۆ سەرەوە هەوڵ دەدەین دەستمان بەرزکەینەوە، بە هێواشی دەگەڕێنینەوە. بەم شێوازە دەجار ئەم وەرزشە دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا بەڕێکی دەوەستین، بە دەستە ساقەکەمان پاڵ بە دارەکە دەنین بە شێوازێت کە دەرسە نەخۆشەکەمان بۆ سەرەوە بەرز بکەینەوە بە جۆرێک کە ئانیشەکەمان نابێت جوڵی تێدا بێت، تەنها بەرزکردنەوەکە لە ئاستی شاندا دەبێت. ئەم وەرزشەش دەجار دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا بە پێوە دەوەستین، هەوڵ دەدەین هەردوو شانمان بۆ سەرەوە بەرزکەینەوە، بە هێواشی 2 بۆ 3 چرکە ڕای دەگرین، پاشان دەیهێنینە خوارەوە. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکەینەوە. پاشان شانمان بۆ دواوە دەسوڕێنین، هەردوو شانمان پێکەوە بە هێواشی دەجار دووباری دەکەینەوە. پاشان بە پێچەوانەوە هەردوو شانمان بۆ پێشەوە دەسوڕێنین، هەردوو شان پێکەوە و دەجاریش دووباری دەکەینەوە. لەم وەرزشەدا بە پێوە ڕادەوەستین، لە تەنیشت دیوارێکەوە دەستە نەخۆشەکەمان گیر دەکەین لە دیوارەکە، پاشان سنگمان بەرەو لای دیوارەکە دەبین. دەبێت دەستمان لە ئاستی شانماندا بێت و ئانیشکمان نابێت جوڵەیەکی تێدا بێت. بە هێواشی پستان دەخینە سەر شانمان، 2 بۆ 3 چرکە ڕای دەگرین و دەگەڕینەوە. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا
لەسەر لا نەخۆشەکەمان ڕادەکشین، سەرینێک لەژێر سەرمان دادەنین و خاولیەکیش لەژێر ئانیشکمان دادەنین. دەستمان بە پلەینەوە دەرەجە دەشکێنینەوە و بە دەستەکەی ترمان بە هێواشی پەستان دەخەینە سەرمەچەکمان بۆ سوڕاندنی دەستە نەخۆشەکەمان بۆ خوارەوە بە هێواشی و پەستانی دەخینە سەر، دەبێت سوڕاندنەکە لە ئاستی شاندابێت. دەجار ئەم وەرزشە دووبارە دەکەینەوە. سمارت وەرچەرخانە.